بینەران و بیسەرانی خۆشەویست ئەم کاتتان باش جەمیلە میرەکیم و هەم لەگەڵتانە بۆ پێشکەشکردنی یەکێکتر لە بەرنمەکانی ئیسکرا. ئەڵبەتە بەرنامەیەک وای ئیمڕۆ پێشکەشتانی یەکەم بەرنمەیەکی تایبەتی ترە بەداخێکی گرانەوە ئەشێ بێژەم ئەم ڕۆژانە جەمعێک لە ئازادی خوازان و فعالین سیاسی یەکێک لە چێهرەگەل سەرشناس و مەحبوب خۆیانیان لەدەستا. تۆفیق پیرخزری مبارزێکی سادق، ئینسانێکی شەریف، چێهرەیەکی خۆشناو و خۆشەویست کە زیاتر لە 14 لە عمر خۆی لە ڕێگەی ئازادی، بەرابەری و ئارمانگەل ئینسانیە سەرف کرد. لە ڕۆژگەل پۆر ئەلتەهاب ئاوا بابێژم ئینقلاب 57 تا ساڵگەل تەبعید و ئەو هەمڕاه تەک ڕەفیقگەل تریاتەک هاوڕەزمەکانیە هاوسەنگەرەکانیە بە مۆبارزە کەماکان ئێدامێدا. ئەلبەتە بە لە هەر شتێکیش بەلەوە کە بڕمە سەر پرسیاریە ئینکە گەرەکم بێ چاوێک بخشنم بە زندگی مۆبارزاتی ئەم ئینسانە شەریفە و میراسێک وە بە جێگەی هێشت یان لە کوێنەوە شرۆعی کرد بۆ نەفەقەت ئەزیزەکانی دەوروبەری بەڵکو ئەسڵەن چۆن بنیامێک بوو، چه تەئسیراتێکی لە ئەتراف خۆیە دانیە. بەختیار پیرخزری برای تۆفیق پیرخزریمان لە گەڵایە سڵاو و مجدد و دووارە بە خێراتنتان ئەەکەم بە لە هەر شتێکیش یا بەلەوە کە میکرۆفۆن بنمی ئەختیار ئێوە تەسلیەتتان پێ ئێژم بە ئێوە بەختیار پیرخزری بە تواو ئەفراد خانەوادەی گەورە و بوچک بە ڕەفیقەکانی دۆسەکانی ئاشناکانی حتا لەم ڕۆژانە من ئەمدی هاوساکانی لە مۆردۆ قسەیان کردو ئیتر بزانە چەنێ ئەو ئینسانە تەئسیر گوزار بوو و ئەلبەتە لە بیرمان نەچێ شارسنە و ئەترافی کە من خۆم یەکی لەوانمە یەک دنیا خاترم لێ هەسوو ئەزانم چەندێک ئەم بنیامیانە ئەشناسی. فەرموون میکرۆفۆن ها لە ئەختیارە ئێوە ئەگەر پێتان خۆش بوو نۆکتەیە کەس گەرەکتانە بە لە شۆقسەکانتان ئەوە بێژن یا ئینکە بەلا فاصلە بچینە سەر ئەوە کە بەلاخەرە چه شتێ باعث بوو کە ئەو زیاتر لە 14 ئەم مەسیرە ئینتخابکە یا هەرانچی وا ئێوە پێتان خۆشە فەرموون. سڵاو ڕێز بۆ ئێوە هاوڕێ جەمیلەی عەزیز و بینەران و بیسەرانی خۆشەویستان و زۆر سپاس بۆ ئەو ئاگاکردنم بەرنامە. قبل سەر شتێک ئەوەی کە بەڵێ متاسفانە ڕۆژ 23 مارس بە سەر حەملەی قەلبی کاک تۆفیق برام برای گەورەمان بوو لە ماڵی شا متاسفانە لە دەستماندا و سالم سەرحاڵ قبراغ بدونە هیچ عارزەی قەلبی بەداخەوە یەک لەحزە ئاوە ئەم داخینیامان دڵمانەوە. ئەرزکەمە خەمەتان بۆ مقدمە باشەو کە خۆتان بارحاڵ وتان تۆفیق لە کوڕ گەورەی مناڵ گەورەی ماڵە و کوڕ گەورەی ماڵە ئێمە خۆشکێکمانست لە خانوادەی کرە مەحموڵی لە مەحەلەی کە مێزێ سنە بە دنیا هاتکە. بعد ئەوەی کە چۆن واردەی سوالتان کرد مبارزە ئەبێت وەمانە تۆفیق ئەم تعریفگەلەکە ئەی کرد بۆمان دایکم تعریفیە کرد باوکم برام خۆشکم لە بەتایبەت تا دۆران دەبیرستان ومانە زندگیت نۆرماڵ تەک باوکم کە باوکم چێوار بووگا لە سنەوە چوو بۆ ئاواییەکان دەوروبەر ومانە بۆ مامەڵەشتا وەختکە تەحتێڵی تەکیا ئەچوو کە ئەمیشتە زۆر تەسیری بووە لە بانەوەی کە بەعدەن لە دۆران پارتیزانیا ڕابطە ارتباط و شتێتە خەڵکە ئاشنای پەیا کردگەومانە تا ئەو دۆرانە دۆران دەبیرستان تۆفیق فرە بنیام ئێنەرژیتیک و بەخۆ گفتانی فعالی بوومانە دۆران دەبیرستانیش کاری کردگە لە شرکەتمادا لە شرکەتمات کە پادگان سنا هەر خۆدێک کەمێز و زەویەکان کەمێز هەر پادگان سنەستکە متاسفانە شاوعانە مسادرێک داگیری کرد ماڵەکانی تەخریب کرد خاکە یەکسان کرد و زەویەکانمانی 100 هێکتار زەوی مردم مەحەلەی کەمێزی داگیر کرد و هاتینە 1 کیلۆمتر خوارترەوە و ئەو ئانا کە هێشتا لە کەمێز قەدیما بن تۆفیق تا هاوکلاسیەکانە هاومەحەلەکانە لە دەبیرستان کوورشا دەرسە خوێنن لەم مەسیرا کە تێن و ئەچن بازێ ڕۆژگەل 4 بار چۆن نەیوت ئەسرگەلی شەچوین نیم ساعت 40 دقیقە هەربار چت بوو گەڕێگە ئەیوت مەسەڵەن ئەمدی
بە زمسان ئەوانە بە فروشتەش فرە بووگە فرەی لە مناڵەکان حتا کاپشنیان نەبووگە لە باز دڕیاک کۆش پلاستیکەکان حتا دڕیاک بووگە و ناو مەدرسا هەروە فرێک ئەو محرومیەتەکە لە زەمان شا بە تایبەت فرەتر بووگەوە بە تایبەت کورسان کە محروم نگاهێش یاگە جز و مناطقێک فرە محروم بووگە و حتا عدەمێ خەدەمات دەرمان ومانە کەم بووگە بلەخەرە ئەم شتکەلیە ئەیوت من ئەمانە وەک فکرم پێکردەوە بۆ ئەشێ مەسەڵەن تەک و تووک کەسکەلێک دەوڵەمەند بن لەباسەکانیان تەکێما فەرقا غەزایان تەکێما فەرکات بۆ ئەشێ وا بۆ واسە و حتا من دەوران دەبیرستانێژم حتا مەسەڵەن باسەوە یا کرد کە مناڵەکان حەزیانە کرد بە نۆرۆز و ڕۆژ جەژن حتا جەژن مەسەبیەکان بە دەلیلەوەی کە لە ساڵە دووسێ بە برنج و خۆرشتیانە خۆ فرێلۆ خانەوەلەکە لە فرێلۆ مناڵگەلە تند ئەوانە وەک ئیسەنۆگە بەرحاڵ تاق دیۆشتش حتا فرستا دەبووگە و نەبووە یانی بسێنن دەرنەتیجە ئەمانە ئەبێ بە فکرکردنەوە و جەرەقە و ئەمانە تا ئەوەی کە حسێنە پیرخزری ڕەفیق عەزیز مان حسێن پیرخزری کە فامیلیمان هەست بەیەکەوەمانە ئەم شۆڕەف ماڵێ ماکە لە ئابرام گەورەترە بێوە حسێن ڕەفیق نزیک کاکفواد مستەفا سوڵتانی بووگە ئەوانە کە هەستەیانە بێت ئیتر ئەمیش زۆر تەئسیر ئەگرێت ئەمیش ئەم مەسەلەیشە فرە مهم بووە باسێکا خۆت تەئسیر ئەگرێت لە حسێن پیرخزری و ئەیوب نەبەوی بە تایبەت و کاک خالید ڕەحمەتی و کتێوگەلی پێ ئەدەن کاک حسێن کتێوگەل مارکسی پێ ئەدات و ئاشنا ئەوێتەک ئەدەبیات مارکسیستیە تەک مبارزەی تەبەقاتیە هەر نماڵ و ناو مەحەلۆ لە تەریق بە تایبەت لە عەمەڵا و پێ ئەگەیت و کە دوایشی تر ئەوەی کە منزومەوەسە ئەم پایەگەل بوو ئەم پایەڕەزی بووگە هەر لە خود ماڵ و مەحەل و کوچە و لە ئەو ئەحساس مەسئولیەتە کە لە قبال هاوساکانە بووگە مەسەڵە نێژم بەرق سێ چوار ماڵ پوچێ پاڵدەستمان کە تازە هاتکنەسەوە مەحەلە بەرقیان نەوگە وتیگە چۆنێ ماشێمە بەرقمان بێ ئەوان نێبێ توگە بە پۆ خۆی کاری کردکە سیمی سنگە ومانە بخۆشی بەرکار بوو بڕکشی و ماڵیە کردگە بۆیانەوە چەند ماڵە ئایسیشە هەر ئێژن مەسەڵ زەنگیان داگە بۆ من کە ئەری هەمچی من دوای 50 ساڵ فرێ مەسایلە لە بنکا ئەو کاتێکە دروستە بێت چوار تاختە فەرش دەسپەف ماڵ خۆمان کە ئەیخانە بان فەرش ماشینی لە ماڵ ئێوە ئەیفرۆشە یا بە بنکە یا بە ئاهردوو ئازبخەوەمانە بۆ ماڵگەلێکە بەتایبەت لەو شەڕ 24 ڕۆژەشتا کە وەسیەت فرەخراوە بوو مەحرومیەتە شەدید بوو کە بیا بۆ خانەوادەگە لە مەجموعەوە ئەو عەداڵەت اجتماعیە لە عەمەڵا بووگیە کە دوایی پێوەست بووگە بە جەمعیەت ئازادی و ئینقلاب و لە بنکەکانە و دوایی پێوەستەوێ بە کۆمەڵەوە کە ئەڵەتە یەک دنیا خاترە هەست یەک خاترەی بوو چک بێژم لە ئاوایی هانگلانە معلم ئەبێت دوای دیپلۆم کە لە مەدرسەی کوردستان دیپلۆمەکرێ بێ بە معلم دوای دۆرە دووسێمانە مناڵێک نەخۆشە کە پێ بە زمسانە جا دۆ شتێک نەوەکە و کاتە جادە ئەسڵەن دۆرانی کێشیا بۆ پارتیزانەکان کێشیە سپای کێشە کە جادەی کێشەکە بە شوێنەوە گەلا بێ و کاتە دوای بوو بە جادەنان نەبوو ئەم مناڵە لەو ئاوایی هانگلانەوە ئەخەتە سەر شانی ئێتێرێتە سەر سێڕای حسێناوە کە جادەی ئاسڵی کە بیوە بۆ بیمارستان دەرمانی کات ئەم ڕەفتارگەلیە ئەم ئەوێتە باعیسەوە کە مردم ئێستایش کە ئێستا دوای 50 ساڵە ناوێت لە مورد یەک نوکتە و فرە مهمە تۆفیق ڤیدیۆیەکم حتا لێدی مدەتێک لەمەوبەر لە شەورە باس مناسبەتی ئەو دۆرانەکە ڕەفتاری مردم لە تەک ژناتەک تەنیشک و ژناتەک مناڵە ئەو کاتەکە مەسەڵەن ڕەفتاری وەک ئیسە نەبووە تەبیعەتەنی تر بەڵام لە ئاوایی هانگلانە کە ئەم معلم ئەبێت بە ئیسرار تەک مردمەکە قساکە ئەشە کەنیشەکانیش بن بۆ سەر کلاس و لەم ڕۆژگەلا چووگن بۆ ماڵێ مەسریکدانێت و کەنیشکەلیسە معلمە خۆی باسم چتیە کردبوو توی ئمە مناڵ بووین ولی بە ئیسرار ئەو 8 ساڵیان بووکە مەسەڵەنەوە کاتەوە مناڵگەلە بە ئیسرار ئەو ئێمە هاتکین دەرس بخوێنینە نانە هیچ بۆ گوشتمان ئیجازەیان نادا و ئەم مەسایلە بالاخەرە زەمینەگەلێ بوو کە دوایەوە ئیتر تێتە ناو کۆمەڵ و حەزب کۆمونیست ئێران دوای 10 ساڵە و مبارزەی سەخت و ئەوەی کە چەند بار زەخمی بوون و ستالم گیان دەرچووگە تەکفرێک لە ڕەفیقەترا خۆشبەختانە فرێکیش متاسفانە گیانیان بەختر وەک ڕەفیقێک فرە عەزیز و سەمیمی دوو ڕەفیقی لە کەمێزە عەزیز کەمێزی و زاهد کەمێزی زاهد گاوەهەنی زاهد کەمێزی معروفە ئەمان ئەسڵەن عەزیز کەمێزی ڕەفیق سەمیمی بووگە و هەستەی مۆتالەعاتیان تەک عەزیزە شڕۆ کردگە دۆران ئینقلاب دۆران بنکەکان
دوایەوە پەرەیان پێداگە متالعاتەکان گەورە کردگەسە و لە پادگان ئەچن بۆ پادگان و کاتە نەقشیانە بێ لە بنکەکانە ئەبن بنکە چواردیواری دروستەکەن محلێ چواردیواری کە خواکە مێزە و بعدەنیتر ناو کۆمەڵیشە ئەگەر گەرەکە بچینە سەر ئێنە تایسە چۆن واقعانە دام وەختەکە کەمانە یەک دقیقاً سەهل من تاوە مەتاع گەرەکم نەبوو ئێوە قەتکەم چۆن هەرەوە کە ئێوە وەختێت باس لەوەتانە کردوتان بۆ نمونە کەس هاتکەوتیگە ئێمە مناڵ بگین ئاوا تەئسیرێکی لەسەرمان بووگە من ئەمە بڵتە بەرنامە اختصاص دریاگە بە ئێوە قسە بکەن ولی من خۆدش شخص خۆم حتا لە خاترم لێ هەز کۆتا و مختصر سریع ڕێکباری لێ ئەوزەرم وەختێ ئێمە لە دەورەیەکە بەیەکۆ بووین بەیەکۆ لە یەک سەفا مبارزەمانە کرد ئەلبەتە هەر لەمۆ بە دوای شاید مەسیرەکان تۆزە تاغیری کردوێ ولی من خۆم شخصان وەختێ بە حزب کۆمونیست ئێران ملحق بووم تشکیلات علەنی ئەوەڵین نەفەرێک کە قەرار بوو بیوێنم و خۆمان بێسڵا ئاشکرا بکەین و بێتە ئێستەقباڵمانەوە تۆفیق پیرخزری بوو کە ئێمە نەماوەت پێ سێ تۆفیق من هیچ وەختێکێتەوە چەنێ مهرەبانانە چەندێک جوان هات ئێمێ برد و بەهەرحاڵ ئیسە ئەوانە بمانێت منتەها لە حین قسەکردن ئێوە بۆ من سوالێک پرسیارێک هاتە بەرەوە ئەویش ئەوەیە کە بالآخرە باوەجود ئەو ئەم شکل لەوایەوە تاریفتان کرد وەک خۆتان نژێت تا این ساعت هەدانیشین لەسەری قسە بکەین کە وەختەکەمان ئیسە ئەوە نییە منتەها تەئسیرات ئەو لەسەر ئەفراد خانەوادە ئەترافیان ئەکرێ لەمبارەی چۆ تۆزێکمان بۆ بێژی هەرچەند باشترە مناڵگەن مەحەلە و ناوشار ئەم مەسەلە باسکەن بەڵام بارها ناو مەحەلا کە سریک عزیزگەل هاوسا و ئەمانە ناو کەمێزا قاپ عکسیان گردی بوو ئەکستۆفیا بەعنوان ئۆلگوی تواشایەنە کرد ئەوە کەسێ بووگە لە مەحەلەی کەمێزا کە بلەخەرە ئەم مەسایلە شتەکات و تەک عزیز کەمێزیا ئەو هەستۆشتە دروستەکەن و دوایەوە ئیتر ئەمە ئەوێتە باعثەوە کە دوای خۆی هیچ شێتە هاو نەسڵەکان خۆی نەسڵ بعدەز ئەوە نەسڵ بعدەزەوە کە ئەوێتە من بلەخەرە ئەم داستانگەلە ئەم مەسایلە سینە بە سینە هاتکە ئێمەش نەفتێکمانە نەسڵ دوای منیش حتا و هەمیشە تۆفیق وەک ئۆلگویک بووگە و ماڵێ مە ئەسڵان معروف بوو بە بنکە یەکێ لە بنکەگەل مەسەن شارسنە معروف بوو بەوە چۆن من دایکیشم تەشکیلات کۆمەڵە بووگە و پێک بووگە و لە تەداروکاتە دۆران کۆمەڵە کاری کردگە هەتا لە بنکەکانە بووگە خۆش بەلاخەرە دایکم دایک خۆشکیشمان لە بنکا بووگەوە خۆی تر شتێ بووگە توا بووگە زەریاگە بنکەی و کاتە شتێک مەحەلی بووگەوە عادی هەلقیت حەیە تا خۆشکم دایکم دەرنەتیجە ئەمە ئەم ڕەفتارگەلە جیا لە ئەوەی کە مەسەڵەن متالعە و کتێب خوێندن و بەحسکردن ناو مزگت خۆدێک کەمێزا و حاجیاوا و چواردیواری و ئەمانە بەڵام هەرم ڕەفتارگەلە ڕەفیق جەمیلە فرێک لەو ژن و پیاگە سنبانگەلە مەسەڵەن ئەیانوت کە ئێمە نازانین کۆمەنیستەکە قەزوە لەوە شتەوە تۆفیقێژی ئەو ڕەفتارەوە تۆفیقی گاو کارگەلەوەیەکە ئێمە ئەومانە قبوڵە ئێمە هەرەوەینەوە ئەوێژێت چۆن بەڕاستی بەرخۆردی وتم من تەک ژنە خۆیشکم لە گشتمان ناڕەحەتترە ئێژێ ئەو مەقتەعا 50 ساڵ لەمەوە بەر بە یەک جار تۆنتەک من قسەیە نەکرد یەک جار گیری نەدا بە من یەک جار لەسەر ڕووسەری و ئەم مەسایلە لە تەک منە مەسەن فەرهەنگی مود بارها و بارها لەسەرم تۆفیق مەسەلە بۆی فرەمەوە هێن بوو کە ئەو مناسباتە تەغییر بە حتا ئەقل لە پیرامون خۆی و خانەوادە و قەوم و فامیلەم شتە تەغییر بەوە لە ئانێ ئەچین بۆ ئێمە ئاواییەکان دۆران کوهنەوە دیمان تا ئەماوت مەسەڵان من برای تۆفیقم ئەسەن بەرخوردیانەوەزە بوو یەک دنیا خاتریان تعریفە کرد بۆمان مەسەڵەن کارگەلێکی تێک چۆن تەک پیاگەکانە بەرخوردی کردگا ئەنێ شتێکیان ئەدی مەسەڵەنەوە کاتە نسبەت بە خانمەکان ئەزیەت و ئازارگە لێ متاسفانە تەکوتوب بوو گەیتر ئەمان دیگیانە و ئەمانە بوو گەسە باعثەوە کە تاسیر دابنێ لەبان نەسڵخوای و نەسڵگەل دوایش وە وەک ئۆلگوی تواشامانە کرد عەکسیان دانیا بووە چون بۆ مەنگڵەکان ئێمە قاپ عەکس تۆفیق لە ماڵیان نبوو و ئێستا کە ئێستایشە من 20 دقیقە فەیسبوک سکرۆڵەکەم خاطرێ تۆفیق تاریفەکەن پەیامە نێرم بۆ تۆفیق و متاسان لە ناوە ناتانن ئەنا ناو زۆر زۆر زرا فرەفرەترە لە ناوخۆ لە سنۆ بە تایبەت لە مەریوان و هەر لە سنۆ تا حتا سلێمانیا چۆن بەس ئەم خانەوادە فامیلی گەورەمان هەست لە خۆ دەستنە و ئاواییگەل تا مەریوان و تا سلێمانیش بالاخره قوم و کەس و فامیلمانەس بوو ئەمیشە تەئسیری دانیا بوو لە دۆران
پێشمەرگایەتیە ئەچوون هەر ئاوایی لەخەر قەوم کەسمان بووە پێشمەرگەکان تۆزی ئاساس ڕاحەتی تریانەکرد تۆزی ئیمکاناتی باشتریان بوو مەسەڵەن بە قەو وەڵام زەبەردەست ئێژێ تۆفیق معاون بوو معاون من بوو فرەوەختکە ئەو من فەرماندەی ئەو بووم وەلێ بەڕاستی ئەو فەرماندەیە کرد کارەکان ئەو ئەگەر نەبووایە من لە فرە جێگەگە لە گیرمانیا کرد حتا بۆ ڕێگە پەیاکرد شتە کە وتم هەت باوکمە ئەچوو بۆ ئاوایی گەلا و یا ئەچوون بۆ ماڵ قەوم و کەس و شتا ئەم ڕێگۆشتەی ئەشناسی ئاواییەکان مناتەقەکانی ئەسناسی ئەسڵ حتا لەحن و ئەدەبیات و فەرهەنگ دێ ئەشناسی ئەمانە فەتان نەزانێتە تەئسیردانی لەبان ڕەوابێتەوە و ئەمانە بارها و بارها مەسەن کەسێک بۆ وەڵام زەبەردەست کە فەرماندە بوو بە تعریفی کردە حاڵی ڕەحمەتی هەروە فرێک لەو کەسکە لە دۆران پێشمەرگایەتیە تا ئیتر ئەگەیتە مەقتع وتم خاترە فرست و سەکردن فرست لەمەوە دۆرانەوە چەند بار زەخمی ئەوێ متاسبانە خەبەر کوشتنی پەخشیەکەنەوە بە خاطر ئازاد و ئەزیەت ئازار و ئەزیەت خانەوادە چەند بار ئەر ڕژ نەماڵمان دەهێ شەست فقط بەخاطر تۆفیق جیا لە مەسایل خۆمان فعالیت کارگەری و ئەمانە دەهێ شەست هەر بەخاطر ئەو مەسایل ئازیەت و ئازار نارێمە خانەوادە گەل تریش هزاران خانەوادە متاسفانە ئەمانە بوو تا مەقتەعی تر دوای 12 ساڵمان کۆمەڵایە دوای تر هەزیمەت بۆ ئەوروپا و هاتن تەک کۆمونیزم کارگەری و ساڵها فعالیت لە حزب کۆمونیزم کارگەری حزب کۆمونیستە کارگەری مشخصن و کۆمیتەی کوردستان حزب کۆمونیست کارگەری و جۆنش کۆمونیست کارگەری کۆمونیزم کارگەری دوایی و حزب حکومەتیست دوایش کە نامێنێنەوە حزب حکومەتیستیشە تۆفیق لێنینیست بوو معتقد بوو بە کار جەمعی چووە ناو شۆرەی کە بوو ئازادی خواهانی ئازادی خوازانی کوردستان تا آخر لەحزەی فعالیەتی کردووە هەر ئەو ڕۆژە چەند دانە لە مناڵەکان لە شۆرای قسەمان کردە تەکیە لەسەر هەر مەسایل شۆرە و ئەمانە لەقەرە یەک نوکتە ئەزانم وەختکەمە تێرین بێژم تۆفیق بە شەهادەت ڕەفیقەکانی وە بارها کە قسەمانە کرد سێ ڕۆژ بەلەوە من تەکیا قسەم کرد 2 ساعات و نیم چوو بۆ نۆروێژ بۆ پاکستانی دایەخانم و لە جەلسات فوق العادە لەسەر ئەوەی کە جبهەیەک تشکیل بێ کە ئەم هەزاران مستەقل و ئەحزابەکان و مستەقلین کە پێوەست بن لە بەرابەرم جبهەی ڕاستە کە سەری هەڵداگە برە لەسەرمە تاکیدی بوو فوق العادە نامەنگاری تەک شۆرەکە گەحزابە ئەم مەسەلە بۆی فرا بەرجەستە بوو بە تایبەت ئەم ماوە کە ئیتر ئەوە ڕاستەری هەڵداگە لە خارج بەروشتە فوق العادە بۆی ئەهمیەتی ئەلبەتە من پێم خۆش نەبوو قسەکان قەتکەم چۆن حتا پرسیارگە لێوا منیش بووم لە قسەکردنتانە شاید جواو فرێکی مگردەوە یا جواو کەنە ئێمە وتوێژ ئەەکەین لەسەر شخصیەتێکی ئاوا بەناوبانگ کەسێکی عەزیز کە بەداخەوە لە دەستماندا وەلێ نەقش ئەو لە جنبشگەل سیاسی اجتماعیە بە تایبەت لە کوردستانە کە ئەوە یەکێ لچکەلی بووە من پێم خۆش بوو کە ئێوە بەخشن ئێشارەتان پێ کرد بالاخره ئەرسێک وا لە خۆی ئەبە ئاوا بێژم بەجێ هێشت ئەوەڵەن ئەوە کە هەموو لایک بەرەو باوەڕنەکە ئەو تا ئاخرین لەحزە ئیسە چه مەسیرگەلێک چۆن گۆڕای یا بەرەو کوێنە چوو یا تاغیراتێکی تیادا وەلێ ئارمانەکانی ئارمانگەل ئینسانی ئەو تا ئاخرین لەحزەگەلی تا چەند سعات بەلەوەی چە حتا من لە میدیا ئیجتماعیە شاهد بووم کە ئەو فعالانە کاریەکە ئیتر ئێوە کە خۆتان لە نزیکترەوە ئەگەر پێتان خۆش بێ ئەرزیابی بکەن لەم ڕاپتە یا ئەگەر پێتان خۆش بێ نۆکاتێ هەست گەرەکتان بێ کۆتا لە زەرف چەند دقیقەی ئاخرا ئێزافێ بکەن یا ئینکە لە یەک جمڵە تەوسیفێکتر مهمترین ویژگیگەل ئینسانی ئەو کە بۆ ئەزیزگەلێ وە لە دوورۆ ئەو یان شناسیگە بۆ نەسڵگەلی وە دوای ئەو بە دنیا هاتکن دوای ئەو مەزومەسە دوای وەختی ئەو کورسانی تەرکردگە و هێشتا کە هێشتا وەکو ئۆلگویک چاویان لێکردگە کۆتا و مختصر من شتێکم ئالەم ڕۆژگەلا لە میدیا ئیجتماعیادی کە وەکشی لە ئەفراد خانەوادەی بوو چۆن لەخۆی ئیجازەم نەگرگە ناوم وەلی نووسی بووی بەداخەوە باوجودەوە من تۆم نەدی وەلێ چەنێ دڵ ئێمە بەیەکە و نزیک بوو ئەوە یەک دنیا چت ئەگەێنێت فەرموو هەروەها کە باسم کرد هاوڕە جەمیل لە سوالە بەجێگەتان کرد ئەم خەتە فکریە کە لە
ئەوەڕا لە مطالعە نەهاتکە لە تواشاکردن و ئانالیزکردن فاصلەی تەبەقاتی بەرخوردە بە ژن بەرخوردە بە مناڵ لە 55 ساڵ لەمەوبەر ئەم خەتە فکریە هاتکە تا ئەو دوایەوە کە بە مطالعە ئەو گەیە بە ماتریالیزم دیالکتیک و ماتریالیزم تاریخ و مارکس خوێندنەوە و لێنین خوێندنەوە ئەمانە ئارمان عداڵەت ئارمان ئازادی خواهی و بەرابەری تەڵەبی عداڵەتە اجتماعی بە تۆرێ واقعی و لە عەمەڵە لە ڕەفتاری شەخصی خۆیە جیا لەوەی کە ئێمە بالاخره ئەمە کەی بگەین پێ خەریکین تەلاشی بووەکەین وەلێ ئەو معتەقد بووە ئینسان ناو خانەوادەی خۆی شڕۆ بکات ئەنا شاید لە حەد شعارا بێ ئەگەر مەگەریتر بێژم ئستثنات ئینسانتانێ بە پیرامون خۆی ئەم شتە شرۆکە هەر لە دۆران دەبیرستانەوە ئەم ئینسانە وەکو کەسێکی ئۆلگو ئەم ڕفتارگەلە کاوتم ئازادی خواهی بەرخورد تەکژن بەرخورد تەک مناڵا بەرابەری تەڵەبی ئەدا مەسئولیەت پەزیری لە قباڵ پیرامونیە هەرو مەسایلە کە باسم کرد باقکێشانن بۆ هاوساکان ئاعتراز بە دەوڵەت بە خاطر مەسایلگەلێ بەدیهی کە ئەو ئانە متاسفانە لە زەمانشاوە حتا تا دەهێشەسیش نەبوو ئاڵی ئاشامی دەری لولەکێشی نەبوو فرێ ماڵگەل بەرقیان نەبوو قەتعی بەرق بوو کوچەکان ئەسفالتی نەبوو ئەمانە جەمعی تشکیلێدا ئەچوون بەر ئۆستانداری بەر ئەو ئیدارەگەدا ئاعترازیانە کرد و بەمانە و ئەشناسیت تۆفیق کەسکە لێ وا ئەشناسن و بە کۆمەکردن بە مردم بە ئەو عداڵەتە کە لە حتا زندگی شخصی خانەوادگیە لە تەقسیم لە شتێک سادە وەک تەقسیم غەزا لە تەقسیم ئەوەی کە ئەیدی هاوساکە ئەمە باوکم چێوار بوو وەز ماڵیمان بێژی خاص نەبوو خانەوادەیەک معمولی بوون ماڵێک منوت بەڵام بە خاطر چێوار بوون باوکم هەمیشە گۆشت فرەمان بوو لە ماڵا چێوار بوو کاریەوە بوو ئەم گۆشتێلی ئەدا بە هاوساکان کاتێ ئەوسە بۆ ئیش ئضافەمان بێمە ئەدا بە هاوساگەلوان هاوسا لە مناڵی بووینیان نەبوو فەرش نازانم وتم سێ چوار تەختە فەرش ئەبات لە بنکەکانە ئەیفرۆشە ئێبا بۆ بنکەکانە یا بە ئاردوازوقە بۆ خانەوادەگەلی لە جەنگ 24 ڕۆژاکە مەحرومیەت فرەترە متاسفانە کورسان ئەو کاتیشە فرەتر مەحروم لە مەحرومیگایان هێشکە ئالم کارگەلە ئەبێتە و ئەو ئەرمانخواهی و بەرابەری تەڵەبی ئازادی خواهیە بێتە بالاخره تعریفێک لە تۆفیق بە ئەتوانی ئەلای بینەوە عداڵەت اجتماعیەوە ئەو ڕەفتارگەلە کە لە سادەترین گەلەوە مەسەڵەن 56 ساڵ لەمەبەر حتا بهداشتی دروست و حەساوی لە کوردستان هەتا نەبوو یعنی ئەم فەرهەنگ لە سەرە و تەزریقەوەی بەخوارەوە ساختاری گەرەکە نەبوو ئەو کاتە نەبوو وەلێ ئەم بە چتگەلی سادا ئەوەی کە تەرویج حتا مەسەڵ مەسایل فرێم ناڵگەل ئەمردن بە خاطر ئەدەم بهداشت و دەرمان وە بالاخره کۆمەکردن لە ئاوایی هانگلان و مناڵ ئەگرێتە سەر شانی دۆران معلم بوو گەتۆکە ئەتێرێ بۆ سەر جادە چەندین سەعات ناوزمسانە کەم مناڵە نەجات با لە مەک ئەم کارگەلە بالاخره بوو کە سەبایسەوە تۆفیق بێتە ئەو سێ تۆفیقەکە ناوی لێ ئەوەن لە مەراسمی بۆ ئەگرن لە سنا نازانم بێژم هەنێک جەمعیەت بووگەوەلێ لە کرماشانەوە بگرێت تا تەلەفۆنکردن لە سلێمانی تا حزوری لە مەریوان و دیواندەرە و سەقز و پاران فعالین کارگەری گولگەل مختلف کە نا تۆفیقیان ژنەکە خوندی گیانشتەکانی کەسکە لێ وا حتا تۆفیق لە کارخانە شاهوە فعال کارگەری بووکە نەوێت بەڵێ حیف بەداخەوەیتر ئاخر بەرنامەکەس بەداخێکی گران و گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان هیوادارم ئەگەر ئەمکان ئەوە بوو حتمما اتفاقا منیش ئەوەمە ئەزانی وەلێ خۆشم تەمەرکۆز هەواسم نەبوو بە لە هەر شتێک زۆر سپاسانەکەم باوجود ئەو خەمە سەنگینە وەلێ هاتی لەم بەرنامە بەشداریت کرد جارێتر بە خۆت و ئەفراد خانەوادە و شارسنە و کەمێز و دۆست و ئاشناکە واقعان فرۆفراوانن تەسلیەت ئێژم بۆ ئەو خەمە گەورە وەها لە سەرشانیانە خۆم شەخسەن شەریک خەم گلایکتانم خۆشەویستان لێرەدا گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان هیوادارم نازانم بێژم هیوادارم مۆردە پەسەندتان قەراری گردوێت چۆن بەرنامێکی کەمێک ناڕەحەت کۆنەندە بوو هیوادارم کە ئیتر شاهد همچین بەرنامەگەلێک با ئێژم ئاوان نەوین هەرچەند کە ئەوم بنیامە ئەو نەخۆشناو بوو پێم وایە فرە کەسگەل کە عەلاقەیان بێ کە حتمەنیش هەن چەندین جار حەزەکەن لە مۆردی و بژنەفن و کارێکی باشت کرد لەم بەرنامە بەشدار بوویت بەختیار پێرخزری
بێژ فۆری سەرێ بێژ. فقط سەرێ لەم فرسەتە استفادەکەم چۆن نەمتوانی گەتەک مردمە تەماسبوون لە ناوە تەشەکورکەم لە ئەوڵەن ئێوە کە ئەم فرسەتانە مهیا کرد لەو مردمگەلک لە شارگەل مختلفەوە چووگن بۆ مامان هەر ئێستایش ڕفق جەمی لە شەوگەل ماڵێ مەشلۆقە لە کشوەرگەل مختلفەوە ئوروپا ئامریکا ئوسترالیا تەماسکردن نووسین بەڕاستی نازە یعنی ئەمانە نەبووای نازانم من شخصن خۆم چۆنم مەسەڵەن تەسکینین باتایەت و بمتوانێت هەتا بێمەوە دانیشم قسە بکەم زۆر مەمنون لە گشتان زۆر سپاس و هەرەوە گەرەکم بۆ استفادەکەم لەپرسێتە چاوتان ماچەکەم زۆر سپاس باشم بژیت بەنامەکەمان دوایی پێهات هیوادارم کە هەروەک هەمیشە نەزەرات پێشنەهادەکان و حتا ئەنتقادەکانتان بۆمان بەڕێکن تا لە بەرنامەگەلدا هاتووە پۆششیان بین هەر بژین.